دوای ئەنجامدانی چەندین گرێبەست لە پشووی زستانەدا یانەی دەربەندیخان نەیتوانی سێخاڵی یەکەم هەفتەی قۆناغی دووەمی خولی نایبی کوردستان بچنێتەوە و بەرامبەر برایەتی بەبێ گۆڵ یەکسان بوو. گێمی یەکەمی یاری دەربەندیخان بە سوودبینین لە یاریگای خۆی باشتر دەبینرا و چەندین هێرشی کردە سەر گۆڵی میوان، بەڵام سەرجەم هەوڵەکانی هێرشبەرانی کوڕانی هۆگر عەبدوڵڵا بێ ئاکام بوون و برایەتیش دەیویست لە ڕێگەی هێرشی هەڵگەڕاوەوە تۆڕی گۆڵی هەژار عەبدوڵڵا بەهەژێنێت، بەڵام هەردوویانە لە گێمی یەکەم سەرکەوتوو نەبوون. گێمی دووەمی سەرڕای هەوڵی هەردوو ڕاهێنەر بۆ دروستکردنی گۆڕانکاری لە ئەنجامی یاریەکە، بەڵام هەوڵی هەردوویانەکە هاوشێوەی گێمی یەکەم بوو. یاریەکەمان بوو لە گەڕی بڵێن دووهەمە، یاریەکەمیش عادەتەن نەتۆزی حەساسیەتی پێوەیە بە حەزەر یاریەکرێ، بەڵام یاریکی باشمان کرد. ئەو گۆڕانکارانی کە کردومان سوپاس بەخوای گەورەیانی تا ڕادەیەکی زۆر باش هەدەفمان پێکا بوو، وەکو یاریکردنیش وەکەوەی کە فڕسەمان بۆ فرسەشمان بۆ هات، پەنارتیشمان بۆ هات، بەڵام بەداخەوە تەحکیم نەیگرت. ئیشەڵا بۆ یاریەکانی داهاتوو باشتری شەبین لەسەر ئەم ڕیتمە بڕۆین. ئیشەڵا ئەمانەوەی کێبڕکێ بکەین بۆ ڕیزەکانی پێشەوە. یاری ئەمڕۆ ئێمە توانم بڵێم ئێمە چەند فرسەتێکمان بۆ هات، ئەمان توان یەگەر هەڵی خۆزینەوە گۆڵی پێ بکەین، بەڵامی تر بەختیاوەرمان نەبوو. خاڵێک ینی لە دەرەوە یاریگای خۆمان و لەگەڵ یانەی دەربەنیخان بەڕاستی من پێم وایە ئەو خاڵە بۆ ئێمە باش بوو. ڕاستی تۆ تۆزە زەحمەتە، چکە ئێمە لە پێکاتی پار هەشت یاریزانمان نەماوە، ینی ئەم ساڵ کۆمەڵی یاریزانی لاو تازە پێگەشتوانمان سەرخستووە، ینی ئامان ژیانەکە بۆ ئەم ساڵ با ڕاستیدان پێ بڵێم ئامان ژیانەکە ئەوە بووە چەند یاریزانێکی لاو تازە پێگەشتوان پێ بگەێنێ بۆ ساڵانی داهاتوو. دەربەندیخان بە چینینەوەی یەک خاڵەکانی بوو بە 20 خاڵ و بەم پێش نەیتوانی لە کێبڵکێکردنی یانەی چەمچەماڵی ڕکابەری بەردەوام بێت و برایەتیش هاوشانی دەربەندیخان خاڵێکی چنیەوە و کۆی خاڵەکانی بوو بە 19 خاڵ. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.